پۆرتاڵی ڕوودا و خەڵاتی باشترین سۆشال میدیایی بۆ ساڵی 2017 لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەدەستهێنا. بڕیارە لە دووبەی خەڵاتەکە پێشکەش بە ڕوودا و بکرێت کە لەلایەن دامەزراوەی جیهانی وان ئیفرا دەدرێتە دیجیتال میدیاکان. دامەزراوەی جیهانی وان ئیفرا تۆڕێکی گەورەی جیهانیە و لە 3000 کۆمپانیای میدیایی و تەکنەلۆجی پێک هاتووە. هەروەها 80 دامەزراوەی بڵاوکردنەوە ئەندامن تێیدا کە نوێنەرایەتی 18,000 دەستگا لە 120 وڵاتەوە دەکەن. هێمن لەهۆنی بەڕێوەبەری پۆرتاڵی ڕوودا و دەڵێت بەهۆی بەدەستهێنانی ئەم خەڵاتە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی نێوەڕاست، پۆرتاڵی ڕوودا و ڕاستەوخۆ دەبێتە کاندید بۆ هەمان خەڵات لە ئاستی جیهاندا کە بڕیار وایە مانگی ئۆکتۆبەری ئەمساڵ لە بەرلین ڕابگەیەندرێت. پۆرتاڵی ڕوودا و لە ڕووی ژمارەی سەردان لە سەر ئاستی کوردستان و عێراق یاکەمی بێڕکابەرە. سۆشال میدیای ڕووداویش لە ڕووی خزمەتگوزاریەکانەوە بۆ وەرگر و فانەکانی نەک تەنیا لەسەر ئاستی کوردستان و عێراق بەڵکو لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستیشدا یەکێکە لە سۆشال میدیا هەرە کاریگەر و پێشەنگەکان. ساڵی 2017 پۆرتاڵی ڕوودا و لە نێو میدیا جیهانیەکانی دیکەدا یەکێک بوو لە فاینەڵستەکانی خەڵاتی نێودەوڵەتی دەدرەم بۆ میدیا ئۆنلاینەکە کە ساڵانە لە لەندەن بۆ چەند بوارێکی جیاواز دابەش دەکرێت. لە مانگی دەی ساڵی 2017 دامەزراوەی مۆندۆڤۆ کە تایبەتە بە خستنەڕووی داتای دیجیتال میدیاکان لە راپۆرتێکدا سامپڵی مانگێکی چەند میدیایەکی جیهانی بڵاو کردەوە کە تێیدا سۆشیال میدیای ڕوودا و لە هەندێک بواردا پێش دەستگا گەورەکانی وەک CNN، ئەلجەزیرە، سکای نیوز و ئەلعەرەبیە کەوتوو بوو. لە ساڵی 2016دا کۆمپانیای فەیسبوک هاوبەشی میدیایی لەگەڵ کۆمەڵێک دەستگای ڕاگەیاندنی جیهانی ڕاگەیاند کە جێگەی متمانەن، یەکێک لەوانەش پۆرتاڵی ڕوودا بوو.